بەڵێ کاکارێ سڵاوت لێ بێتن لە ئیداری سۆرانی هاوشێوەی شار و شارستەکانی تری هەرێمی کوردستان تاقیکردنەوە لە پرۆژەی ڕۆشنایی فەرموودە ئەنجام ئەدرێتن وەکە بینێن ئەمە هۆڵی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەریە کە لە ئێستادا ژمارەیەکی بەرچاو لە بەشداربوانی پرۆژەی ڕۆشنایی فەرموودە سەرقاڵی تاقیکردنەوەن ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لە خوشکان لە برایان لە ئیداری سۆران بەشداری لە تاقیکردنەوەکەکەن ئەو ئامارەیە ئێمە دەستمان کەوتون نزیکەی 3000 کەس لە ئیداری سۆران بەشداری لەم تاقیکردنەوەکەن بە ئیدارەی بڵێ قەزای ناوەندی سۆران و خەلیفان و هەروەها ڕەواندز و هەریر و باڵەکایەتی. دیارە مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری کوردستان هەفتەیەک بەر لە ئێستا داواکاری پێشکەش بە ئیدارەی سەربەخۆی سۆران کردبوو کە مۆڵەتیان پێ بدرن بۆی لە یاریگایەک تاقیکردنەوەکە ئەنجامدەن چونکە ژمارەی بەشداربووان زۆر بوو بەڵام دیارە وەڵامیان نەداونەتەوە ئیدارەی سەربەخۆی سۆران هەر بەم هۆیشەوە لە ئێستادا تاقیکردنەوەکە لە هۆڵی مەڵبەندی سۆران بەڕێوەچێتن لە باڵەکایەتیش هەر بەهۆی ڕێگەپێنەدانەوە تاقیکردنەوەکە کراوەتە ئۆنلاین و بەشداربوانی ناوچەی باڵەکایەتی بە ئۆنلاین تاقیکردنەوەکە ئەنجامەدەن. من بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە ئەچمەلای زۆر بەڕێز مامۆستا مسلیم ڕایەتی بەرپرسی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری مامۆستا سڵاوتان لێبێ تاقیکردنەوەکە چۆن بەڕێوەچێ لە سۆران. بەناوی خۆی بەخشنی میهرەبان سڵاو لە ئێوە دەستخۆشی بۆ ئێوەش ئێمە دیارە لە ماوەیەکە خەریکی ئەو پرۆژەی لەبەرکردنی شێخ فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆشبەختانە پرۆژەکە سەرکەوتوانە بەڕێوە ئەچیت ئەوانەی کە ناوی خوانوسی بوو بەشداریان کردی لە سەرجەم شارەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران خەڵک بەشدارە من سوپاسیان دەکەم هیوای سکردن بۆ خوازم و سوپاسی ئەو کەسانش دەکەم کە لە پشت ئەو پرۆژەینە ئەوەی جێگەی نیگەران و داخە لای ئێمە ئەوەیە کە لایانی پەیوەنددار دەسەڵات لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران لە ڕۆژی یەکشەمە واگەدارکراونەوە نووساومان ئاڕاستە کردوون بە هاوکاریکردنمان بۆ دامکردنی شوێن بۆ ئەوەی فێرخوازان بەشدار بتوانن لە کەشەوایشی ئارام شوێنێکی فراوانتر بەشدارکەن بەڵام بەداخەوە هاوکار نەبوون زۆر ماڵەتەڵیان پێکردین ڕێگەیان نەدا بەڕاستی لە ڕێگەی تەلەفۆن لە ڕێگەی نووساوی فەرمی پێمان گوتن ئەگادارمانکردنەوە کە هاوکاران بۆی ئەو پرۆژەی سەرکەوتوو بیت کە پرۆژەیەکە پرۆژێکی تەواو پەروەردەییە کە خەڵکانێک مەشغوڵن بە فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵام ئیدارە یعنی بەرپرسانی ئیدارەی سۆران هەمویان ئەتا ئاسایشیش هاوکار نەبوون بەداخەوە و زۆر ماڵەتەڵیان پێکردین و چەند جار گوتیان وەڵامتان ئەدەینەوە بە تەلەفۆن دواتر وەڵامیان نەدا و تەلەفۆنیان نەکردەوە ئێمەش پلانی دووممان بەکارهینە لە بەردەستماندا بوو کە بەدیلی ئەوە چییە الحەمدوللا ئەومان کردووە کە بەشداربووان بتوانن بە شێوەیەکی گشتی بەشدار بن من سوپاسی هەموو بەشداربووان ئەەکەم. مامۆستا دەسەڵات بۆ ڕێگەنادا لە کاتێکدا ئێمە بینیمانە لە ڕابردوو ڕێگەیان بە چەندین بابەت داوەکە نامۆ بۆ بە کەلتوری کوردی بە ئاینی پیرۆزی ئیسلام بۆ نمونەن شانۆی سەرشەقامیان بەکارهێناوە چەندین بابەتی تریان کردووە کە نابوو بۆ بە کەلتوری کوردی بۆ ڕێگە بە پرۆژەیەک نادەن کە فەرموودەی پێغەمبەری پێشەوامانە درود و سەلامی خوای لەسەر بێ. وەڵامەکە ڕوون و ئاشکرایە دەسەڵاتی ئەلمانیەت حەز بە پرۆژەی پەروەردەی ئیسلامی ناکات حەز ناکە خەڵک پەروەردە بێت مەشغوڵ بێ بە فەرموودە بە قورئان بە ئەکە ڕۆشتی جوان بەڵێ دەسەڵات دەستی کراوەیە لە هەموو پرۆژەیە کە بێڕەوشتی تێدایە کە بەرەڵای تێدایە کە شتێکی نامۆی تێدایە دژ بە کللتوری موسڵمانان بەوان دەستیان کراوە یاریگاکان کراوەنە هۆڵەکان کراوەنە بەڵام بۆ پرۆژەی ئاوا ڕێگرە و حەز ناکات خەڵک بەڕاستی پەروەردە بێت پێ بگات و فێری ئاکار و ڕەوشتی جوان بێت ئەمە جێگەی نیگەانی بەڕاستی جێگەی داخوا بێت ئەم دەستە بەخۆی دابێتەوە بێ مەمنونی ئێمە بێت هاوکاری مەکێمە خەڵک لە سەدەمێکی ئاوا پڕ لە فەسادی خەڵک پەروەردەکەین خەڵک هان ئەدەین بەرەو فەرموودەی پێغەمبەری خوا بێت بەرەو قورئان بێ بەرەو حەدیث بێ بەرەو ئاکار بێ بەرەو ئەخلاق و ڕۆشتی جوان بێت بەداخەوە دەسەڵات ڕێگرە ئێستاگەر ئەو پرۆژەی ئێمە بمانگوت بە پرۆژە شتێک ڕائەگەینین کە بەرەڵایی تێدابایە حکوومەت هاوکارە بوو بەداخەوە جێگەی نیگەرانیە. زۆر سپاس مامۆستا مسلیم ڕایەتی بەرپرسی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری کوردستان. بەڵێ کاکارێز ئەوەی جێگای داخ ئێمە لە سۆران هەر ڕۆژنامە نووسان نین کە ڕێگریمان بەرامبەرەکرێ یاخۆ زانیاریمان پێنادرێ ئەوە پرۆژەکانی فەرموودەشە نەبینین ڕێگریان لە ئەکرێت و ڕێگە نادرێتن کە لە یاریگاکان بکرێتن. من ئەچمە لای بەشێک لە بەشداربووان وەریانەگرم لەسەر ئەم پرۆژەیە بزانم ڕایان چییە لەسەر ئەم پرۆژەیە سڵاوت لێ بێتن ئەم جۆرە پرۆژانە چۆن نەبینیت؟ سڵاوی خوا لە ئێوەش زۆر بەخێر بێت سەر چاوەکانم ڕاستیان پرۆژەیە پرۆژەیەکی زۆر گرنگە بۆ دنیای ئەمڕۆ کە پڕە لە
خراپەکاری بوو شتانە بۆیە پرۆژەی زۆر زۆر باشە بینم ئینشاءڵڵا لە داهاتووشدا هەر بەردەوامە بن و لە ئەوەی زۆرترین کەس ڕوو لەم پرۆژانە بکاتن. تا چەندە گرنگەنەوەی ئێستا خۆیان بەو جۆرە کارانە سەرقاڵکەن خۆیان لە فەرمودەکانی پێغەمبەری پێشەوامان سەلامی خوای لەسەر بێت شارەزا بکەن. بێگومان زۆر گرنگە شارەزام لەو فەرمودانە لە باتی ئەوەی سەرقاڵی تەکنەلۆژیا و شتانە بن کە سوودی دنیای هەیە زیاتر قیامەتی نییە ئەم پرۆژانە زیاتر قیامەتین هەم بۆ ڕۆحی ئامادە ئەبن بۆ قیامەتیان بێگومان سوودیان پێگەینیان پرۆژانە. زۆر سپاس. بەڵە کاکارێز ئەمە تاقیکردنەوەی پرۆژەی ڕۆشنایی فەرمودە بوو لە ئیدارەی سۆران و کاماژەمان پێدا لە ناوچەی باڵەکاتی بەهۆی پێنەدانی شوێنەوە هیچ شوێنێک دیاری نەکرا بۆ تاقیکردنەوە بەڵکو هاوڵاتیانی ئەوێ لە ڕێگەی ئۆنلاینەوە بەشداریم تاقیکردنەوەیان کرد لە سۆران لە بارگای مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری کوردستان تاقیکردنەوەکە کرد لە خەلیفان لە ئەنجومەنی خەلیفان و لە ڕەواندوزیش لە لقی یەکگرتووی ئیسلامی کوردستان تاقیکردنەوەکە ئەنجامەدرێتن بەداخەوە کە دەسەڵات بەردەوامە لە ڕێگریەکانی کامەش ڕێگریەکی تری بوو لە ئیدارەی سۆران کە لە پرۆژەی ڕۆشنایی فەرمودەی کردووە ڕێگان نەدا لە یاریگاکانی سۆران هاوڵاتیان بەشداری لەم تاقیکردنەوەی بکەن بەڵام نەگەڕێمە لایەوە.